ئێمە وەکو نوێنەرانی خۆبەخشی ئیدارەی ڕاپەڕین وەکو خۆبەخشانی ئیدارەی ڕاپەڕین بەگشتی بۆ جاری دووهەمە دەستمان کردووە بە گشتبوونەوە لە بەردەم بەرەوبەرایەتی ئیدارەی ڕاپەڕین بەردەوامیش دەبن. داواکاری ئێمە بەگشتی سێ خاڵی سەرەکیە. یەکەمیان دامەزراندنی خۆبەخشان بە شێوەیەکی گشتی بێ جیاوازی، بێ دەستێوەردانکاری حیزبی، بێ واستەکاری بە یەکسانی بە شەفاف هەمووی بگرێتەوە. داواکاری دووهەمان ڕاگررتنی کتابی خۆبەخشی کە تا ئەمڕۆژ کتابی خۆبەخشی بەردەوامە. جەنابی وەزیر بەیەمە دەڵێ کاری خۆبەخشیان غەڵەتە، بەڵام گەر لە کابینەی پێشووتریش کابینی دکتۆراکەوتیش کاری خۆبەخشی شتێکی غەڵەت بووە نەدەبوو ئەو لەسەر ئەم غەڵەتە بەردەوام بووە دەبوو کاری خۆبەخشی ڕاگرت بە تا ئەمڕۆ ئەو ساتی قسەش دەکەم کتابی خۆبەخشی هەر دەکرێ و بگرە بۆ واستەشەوە. خاڵی سێهەممان گەڕانەوەی شکۆی خۆبەخش گە بەڕاستی خۆبەخش هیچ ڕێزێکی پێ نەماوە، هیچ شکۆیەکی نەماوە. لە هەر دام و دەستگایەکیش دەکەی لە خەستخانەکان لە ماڵبەندەکان ئیش دەکەی هیچ ڕێزێکت لێ ناگیرێ بە شێوەیەکی زۆر خۆبەخشانە بە شێوەیەکی زۆر جوان ئیش بۆ هاوڵاتی دەکەی گەردەڵی خۆبەخشم بە شێوەیەکی سوک سیر دەکات. من 3 ساڵە خۆبەخشم ئێمە وەکو کارمەندێکی ڕسمیانی هەر کارمەندێکی ڕسمی چۆن داوامی هەبوو ئێمەش داوامان کردووە بە مەزبوطی ینی هەر غەڵەتێک هەر شتێک بێ ئێمە لە پرسیینەوەمان لەگەڵ کراوە، بەڵام بێ ئەوە هیچ بڕپارەیەک بێتە گرفانمانەوە. ئێمە داوای مافی دامەزراندن دەکەین کە وەش مافێکی خۆمانە وایە هەندێک کەس لە کۆمنتا پێمایە قسەی وا ناشرین دەکەن کە دەڵم بۆ خۆبەخشی دەکەین حکومەت ناچاری کردی خۆبەخشی بکەیت چکە هەر کاتێکی تایبەتە تۆ داوات لێ دەکرێت خۆبەخشیت کردو یاخود ئەگەر خۆبەخشیت کرد بێت هەلی زیاتر تێ